بۆیە سەیرەکەی لە ئێستایە زۆر زۆر سوورن ئەم دەجالونە کەذابونە لەسەر چی؟ کەس بە کەس ناڵێ کافر. زان بۆ ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم فەرمێت دەجالیە لە ناوچوانی نووسرا کافەڕە. فەرمێ بەس موحیدەی خوێنێتەوە. موحیدی ژەو کەسەیە کە چییە؟ تەسلیمی ئەڵڵا بۆ بە تەوحید، وابەستەی فەرمانەکانی بووە، بەریە لە کافر و مشریکەکان، تەکفیریانەکە بە دەم و بە دەست و بە دڵیش. دەی کە تۆ وازە لەوە هێنا کافر و مشریک کافر نەکەی، دەی وەڵا بە دەجالیش ناڵێ کافر، دوایەکەوی. چونکە تۆ تەوحیدەکەت لە دەسەی، ئەیتر ناچار ئەویشە پێ موسڵمانە بێت، چونکە کە دێ موعجیزاتی پێیە، باوکو دایکتە بۆ زینۆکە. تۆش باوەڕی پێێنی لەبەرەوەی تۆ کوفر و ئیمان لە یەک جیا ناکەیتەوە. بۆیە دەجالونە کەذابون. ئێستا ئیشیان ئەوەیە کافر جوان کەن بیڕازێنەوە، نابێت لە گوڵ کاڵتری پێ بڵێ، نابێت تەنانەت بەوەی کەتیاشی ئاتی بانیکەی پێ بڵێ تۆ کافری، نابێت ئاواشی پێ بڵێ، پێ بڵێ تۆ کوفرە کردووە. بۆی کوفر سەرزەوی داگیر بکافیتنە و فەساد سەرزەوی بگرێتەوە. چۆن ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم فەرمێ والذین عفوا آيات لسورة أنفال الله سبحانه وتعالى فرمي والذين كفروا بعضهم أولياء بعض إلا تفعلوا تكن فتنة في الأرض وفساد كبير يوان دجالو كاتده فرمي كافر كان دوستو بشتيوان وسرخري يكترين يو إيمان دارانيش بهمان شيء أجر برينا بن لكافر كان وكافريان نكن ودجاياتيان نكن فتنة وفساد سرزوي أجريته يو أين جوانا چونکە تا فتنە و فەساد سەرزەوی نەگرێتەوە دەجال نایە کە فتنە و فەساد سەرزەوی گرتەوە ئەزانێ بەو کافریە قبوڵیانە لەوانەیە هەندێک ئیمان بێن ئەسڵەن لەو کاتەیە کە دەجال بێ بڵێ أسمع وأطيع وإن ضرب جهلك الشيخ دجال الأمير دجال وأخذ مالك بڵێ بێ نا گوێڕایاڵی دەجال کێیەوە کار بەدەستە چۆن گوێڕایاڵی ناکەی خۆ من چی بکەم کار بەدەستە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەدی کار بەدەست هەیە کاری هەموو زەوی ئەگرێتە دەستی نەک هەری شارەکەی تۆ هی دوو محافظە و سێ محافظە و شارێک و وڵاتێک نا یام هەر هەموو سەرزەوی کار بەدەستە بە گوێڕایاڵیکەین پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمانی پێ ئەوە حەدیثانتان بۆیان کە دەجالیە چونکە ئێستا ئەمانەی کە هەن هەموو ئەوەی دەجال پێی خۆشە لە حرامەکان حەڵال کرێ کردویان لە زینا لە مەشروبە لە کوفرە لە شیرک هەمووی حەڵال کراوە یەخود دەجالیش ئەوەیە وانە حەڵال کرێ بۆیە سەیرەکەم دەجالونە کەذابونە و کاتەش دەڵێن کار بەدەستە بگوێڕایاڵیکی وەلیی الئەمرە بگوێڕایاڵیکی ئەگەر لە پشتی شێبا و ماڵی شەبەرێ تۆ بەسە مطاع بۆیە ئەمە ئاگاداری بینم بابەتەن بۆیە ئەم دەجالونە کەذابونە کە ئەم شتانە شارنەوە نایانەوێت دەجال کەشف بێ و بزانرێوەمانە بۆ ئەوەیە وەختی خۆشی جەهمیەکان و معتەزیلەکان کە هاتنین کاری هاتنی دەجال و ئەو بابەتانەیان کرد بۆ ئەگەر دەجال هەو بە وەلی ئەمری بێ یەکسەر قبوڵ کرێ لە ناو خەڵک وەتباعەکانی لە دەجالونە کەذابون لدعاة على أبواب جهنم على كل سبيل شيطان يدعو الناس إليه أمانة هر هميان بۆ ئەوە هاکەن لە هەر کاتێکە کە باوە گەورەیانها و کە مەلیکی گەورەیانها و سەرۆکی هەمویان هات ئیتر خەڵک دوای بکەوێ و قەناعەتی پێ بکە ئای باشە بۆچی ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم تۆنترین پەتی ئیمان چییە؟ الموالاة في الله والمعاداة في الله دۆستایەتی و خۆشویستن و پشتیوانی و سەرخستنی موسڵمانان لەبەر ئەڵڵا و دژایەتی کافران و ڕق لێبوونەوەیان و بێزاندنیان و دوورکەوتنەوە لەیان لەبەر ئەڵڵا تۆنترین پەتی ئیمانە کاکە بەوە نەبێ دەجال ناناسیتەوە دوایەکەوی وازانی وەلی ئەمرە ئەڵێ سەمیعنا وەئەطەعنا چۆن دوایم ئەم پچکۆلانەی ئێستا کەوتووی هی دنیا دوایوانیژەکە ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم بۆیە وافر خەڵکیش بۆ ئێساوەنە دژی ئەو حەدیثەیە تۆنترین پەتی ئیمانەکەت بۆ تۆنترین پەتی ئیمانە لەبەر ڕزگارێکە لە دەجال کاو و ئێستاش کە نەهاتووە ڕزگارێکە لە سیستمەکەی کە تۆ ئەو تۆنترین پەتی ئیمانە و نەبوو ڕێک شۆڕە بیتەوە بۆ ناو سیستمەکەی بەرە بیتەوە ناوی سبەینە کە هاتیش دوایەکەوی ئەڵێ کاکا بەسە مطاعمان بۆ هەبێ بۆیە بچنەوە بە دین و ئیمانتانە خەڵکینە هەمووی پلانە هەر لە سەردەمی کۆنەوە هەر هەبووە 1200 ساڵە ئەم پلانە هەر هەبوو تۆ لە وەلا و بەڕاءدا بماڵدەی لە تەکفیردا بماڵدەی و شوێن دەجال و سیستمەکەی بکەی